لەگەڵ هاتنی وەرزی بەهار و نەورۆزە هەستیاری وەرزی زیاد چۆن متوانین خۆمان لەم وەرزەدا لەم جۆرە هەستیارە بپارێزین. بەڕێزان هەستیاری وەرزی کێشەیەکی تەندروستی باوە. زۆرێک لە ئێمە لە کاتی سەیرانکردن یا خوچوونە دەرەوە لە وەرزی بەهارە بەتایبەتی تووشی جۆرێک لە پشمە و کۆکە و چاوسوربوونەوە و ئاوی لود ئەبین. کامە سەبەب هۆکارەکەی بە هۆکاری گشتی ئەوەیە کە ئەو دەنکە هەڵاڵەبوونی گوڵ و گوڵزارە یاخود ئەو گژوگایە ئەبێتە هۆی هەستیاری لە بەشی سەری بۆریەکانی هەوا. زۆر جار ئەم هەستیارە سەرکێشە بۆ تەنگە نەفەسی و خیزەی سەرسنگ تایبەت لەو کەسانێک کە پێشتر جۆرێک لە هەستیاری یاخود حساسیەتیان هەبووە بۆیە باشتر ئەم کەسانە بە دوور بن لە ئەو هۆکارێک کە تووشی هەستیارەکانەکە بەتایبەت لە وەرزی بەهارە لە کاتی ئاگرکردنەوەیە یاخود لە کاتی چوونە ئەو شوێنانەی کە جۆرێک لە دار هەیە کە پوشێکی سپی پێڵەن ڕشانەوە بڵاوە کاتەوە کە هۆکارێکی سەرەکی هەستیاریە. ئەم کەسانە باشترە ڕۆژی پێش ئەوە بەردەوام لە سەر بەکارهێنانی چارەسەرەکانی هەستیاری واتە شەوێک ئەگەر هەینی بێ جومعە بێ مەبەستیان بێ بچنە دەرەوە باشە لە شەوی جومعەوە دەستکا بە خواردنی ئەو چارەسارانەی کە پێشتر هەیەی بە نمونە عیلاجی لۆرتینە ئەنتیهیستامینە یاخود پرینیزۆلۆنە. لەو کەسانەشە کە بە تومی تووشی هەستیارەکە ئابن و قەڵەمی ژێر پێستیان پێەیە کە لە کاتی پێویستە بەکارێنن باشتر لەگەڵ خۆیان نابی بن بۆ شوێنەی کە سەیرانەکەی بۆکەن. لە هەموو حاڵەتێکەکە کەسەکە ئیسیجابە یاخود چارەسەری پێویستی وەرنەگرت باشتر سەردانێکی نزیکترین بڕکەی تەندروستی بکە بۆ چارەسەری پێویست بۆ پێدانی دەرزی هایدرۆکۆرتیسۆن یاخود کۆمەڵێک چارەسەری تەنگە نەفەسی یاخود ڕەوانەی نەخۆشخانەکانی چارەسەری کتوپڕ ئەکرێ و لەوێ چارەسەری پێویستی بۆ ئۆکرێ. بەو هیواین هەمومان پێکەوە نەورۆز و بەهارێکی خۆش بەسەر بەرین و دووربین لە هەستیاری تەنگەژەی تەندروستی. سمارت وەرچەرخانە